مێسی دەستی بە کاسبیەکی دیکە کردو و محەممەد سەڵاحیش دەڵێت نزیکە لیڤەرپۆڵ جێبەهێڵم. سڵاتان لەبێت. لیۆنێل مێسی دەستی بە کاسبیەکی دیکە کردو و دەیەوێت پارەیەکی زیاتر بەدەست بێنێت و دیارە مەسروفی زیادی کردووە. تۆڕی ڕێلیڤیۆ ئیسپانی ئاشکرای کردووە مێسی وەبەرهێنانی لە دروستکردنی پایسکیلێکی تایبەت دەکات لە سەرەتای ساڵی 2025 دەیخاتە بازارەوە. پایسکیلەکەی مێسی بۆ بازاڕی کوردستان کەڵکی نییە و نرخەکەی 10 تا 15,000 یۆرۆیە. بڕیاریشە لەگەڵ پایسکیل سوارێکی بەناوبانگی دنیا ڕیکلامی بۆ بکات و بیناسێنێت. مێسی جگە لەوەی کە پارەیەکی زۆر لە ئینتەر مایامی وەردەگرێت لە بواری بزنس و ڕیکلامیشدا ساڵانە بە سەدان ملیۆن دۆلاری دەست دەکەوێت و خاوەنی چەندین پرۆژەی بازرگانیە لەبەر ئەوە زۆر منەتی بە پارەی یاریکردن نییە و بازاڕی گەرمە و داهاتیشی زۆرە. تیپەکەی پیپ گواردیۆلا یانەی مانچستەر سیتی زۆر خراپی بەسەر هاتووە و پێنج یاریە لەسەر یەک دەدۆڕێت. لەم هەفتەی پرێمەر لیگیشدا بە 4 گۆڵی بێوەڵام لە ناو یاریگەی خۆی بە تۆتنهام دۆڕا. ئەمە لە کاتێکدایە تازە گرێبەستی گواردیۆلا بۆ 2 ساڵی دیکە نوێ کراوەتەوە. گواردیۆلا لە نوێترین لە دوانیدا ڕایگەیاند بەڵێن دەدات چارەسەری بارودۆخی تیپەکەی بکات و لەو وەزع خراپە ڕزگاری بکات بە تایبەتی کە سبەی سێشەممە لە چامپیۆنز لیگ بەرامبەر یانەی ڤاینۆرد یاریان هەیە. شکستەکەی ئەم هەفتەی مانسیتی تۆمارێکی مێژووی یانەکەی شکاند کە 52 یاری بوو لەسەر یاریگەی خۆیان نەدۆڕابوون. گواردیۆلاش دەڵێت تۆپی پێ شتێکی مەزاجیە کاتێک بەردەوام دەبینەوە هەست دەکەی توانای هەموو شتێکت هەیە بەڵام پێشبینیمان نەدەکرد ئەوە چەند یاریە بەسەر یەکەوە بدۆڕێنین و ئێستاش دەبێت چاکی بکەینەوە. محەممەد سەڵاح ئەستێرەی لیڤەرپۆڵ تەقاندیە و ئاشکرای کرد. ڕۆیشتنی لایانەی لیڤەرپۆڵ زۆر نزیک بووە. ڕاشی گەیاند لایانەکەی بێهیوا بووە چونکە هێشتا بۆ نوێکردنەوەی گرێبەستەکەی هیچ هەنگاوێکیان نەناوە. سەڵاحی میسری هەرچەندە ئاستێکی بەرزی لەگەڵ یانەکەی پێشکەش دەکات و لە 12 یاریدا 10 گۆڵی لەم وەرزەدا تۆمار کردووە، دوێنێش 2 گۆڵی تۆمار کرد بەڵام مرتاح نییە و ئەگەری زۆری ڕۆیشتنی خستە ڕوو. سەلاح بۆ سکای سپۆرتس قسەی کردو و ئاشکرای کرد داهاتووی لە دەستخۆی نییە و ئێستاش لە کۆتایی ساڵ نزیک دەبێتەوە بەڵام یانەکەی هیچ ئۆفەرێکیان پێشکەش نەکردووە بۆ نوێکردنەوەی گرێبەستەکەی بۆ یەکتیشی ئەگەری ڕۆیشتنم لە لیڤەرپۆڵ زیاترە لە ئەگەریمانەوەم. چەندیانەیەک چاویان لەوەیە سەڵاح لە لیڤەرپۆڵەوە ببەنە ڕیزەکانیان لەوانە پاریس سان ژەرمان و هیلالی سعودی کە ئەمانەن پارەیەکی زۆری پێدەدەن. ستیڤانۆ پیۆلی ڕاهێنەرەکە یانەی نەسر دەڵێت تا ئێستا دیار نییە کریستیانۆ ئەم شەو یاری پێدەکرێت یاخود نا. ستیڤانۆ پیۆلی ڕاهێنەری ئیتالیەکە یانەی نەسری سعودی هەرچەندە ڕوونکردنەوەی زۆری نەداوە بەڵام وەک لە قسەکانیدا دیارە کە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا دەڵێت پێدەچێت کریستیانۆ ڕۆناڵدۆ تەندروستی باش نەبێت بۆ یاریەکەی ئەم شەو لە یاریگای ئەلبەید لە دەوحا لە چوارچەوەی هەفتەی پێنجەمی خولی یانە پاڵەوانەکانی ئاسیا غەرافە و نەسەر ڕوبەڕووی یەک دەبنەوە کاتژمێر 7 پیۆلی دەشڵێت نەسر لەسەر چڕی یاریەکان ڕاهاتەوە و کاتی کەمیشیان هەیە بۆ پشودان بەڵام یاریزانانمان ڕاهاتون و دەشکرێت باشتر بین بەڵام غەرافەش تیپێکی باشن و بۆیە چاک خۆمان ئامادە کردو بۆ یاریەکەی ئەم شەو. خواتان لەگەڵ.